ئەژانسەکە تورکیە شکێرە کرد کۆ گۆتۆبێژێ سەرۆکاتیە تورکیە و ڕاویشکاری ئەسایشا نەتەویە ئەمریکا لەسەر هەماهەنگیە دەربارەی ئاواکردنا ناوچەیە ئارام لە باکوورێ سووریە ڕێکەفتن. ئەژانسا ئانادۆلیان و چەیان ڕاگەهاند کۆ جۆن بۆلتۆن ڕاویشکاری ئەسایشا نەتەویە ئەمریکا و براهیم کالن بەردەفکێ سەرۆکاتیە تورکیە گەهشتنە لە هەفتێک هەشتنەکێ کۆ پشتی وەکشانە هێزن ئەمریکیژی سووریە هەماهەنگی ناوبەرە تورکیە و ئەمریکادا وێ بەردەوام بە. چەند جێدەرێکی ژێ سەرۆکاتیە کۆمارا تورکیە ژە ئاژانسا ئانادۆل را ڕاگەهاند کۆ بۆلتۆن و کالن دەریا پەیوەندیەکە تەلیفۆنی و ڕەوشا ناوچەیە بگشتی و بتایبەتی پشتی وەکشانە هێزن ئەمریکیژی سووریە گۆتۆبێژکردنە وتەکەزیە لەسەر بەردەوامبوونا هەماهەنگیە ناوبەرە هەردوو ئالیان دەکردن. هەروەها ژێدەرێن سەرۆکاتیە تورکیە ئەشکەرەکردن کۆت پەیوەندیە تەلیفۆنیدا داوین پێشهاتە و گوهرتنên سووریە هاتنە گۆتۆبێژکردن. بۆلتۆن و کالن بپێویستە زانینە پشتی وەکشانە هێزن ئەمریکیژی سووریە ئەمریکا و تورکیە بۆ دامەزراندنا ناوچەیە ئارام لە سووریە و جیبجیکردنا نەخشەرەیە باژارێ من بجێ هەماهەنگ بن بێکۆ و ناوەڕۆکا چاوانیە هەفتێک هەشتنا هەماهەنگیە ناوبەرە هەردوو ئالیان دە بدەخویاکردن. ئەژانسا ئانادۆل سەربار کرد کۆت پەیوەندیە تەلیفۆنیدا بۆلتۆن و کالن پەیوەندیان ناوبەرە واشنتۆن و ئەنقەرەدا گۆتۆبێژکردن وتەکەزیە لەسەر ڕووبڕووبوون و ژناوێرنا تەرۆرێ لە ناوچەیەکردن. ئەژانسا نافاتی ئەشکەرە کرد کۆ گۆتۆبێژی لەسەر دانینا پلانەکە تایبەت ji بۆ سەردانا دۆناڵد ترامپ سەرۆکێ ئەمریکاش بۆ تورکیە هاتیەکردن.